ئەو برادرانی کە چوونە بۆ پەرلەمانی عێراق لە هەموو پێکاتەکان من دڵنیام و داواشیان لێ دەکەم کە تەواوکەری ئیشوکارەکانی حکوومەتی ئێستای کەرکووک بن و پشتیوانی لە حکوومەتی کەرکووک بکەن لە مەسەلەی بودجە و تەخسیساتی مالی بۆ پرۆژەکان. ئەمە ڕقم یەک. ڕقم دوو بە نسبەتی پرسیارەکەی تۆ کاگارام من لە کەرکووکە بم، هاتووم بە دەمی خۆمەڵێم لە کەرکووکە بم و هاتوومەڵێم خزمەتەکەم خەڵکی کەرکووک لێم تێگا. ئەوەی کەوتم ناچم بۆ بەغدا ئێستا لە دوای ئەوەی کە دەنگەکان یەکلا کراوەتەوە و دەنگەکان ئیعلان کراوە، ئێستا هاتووم دووبارەیەکەمەوە من ناچم بۆ بەغدا، چونکو ئەمە بەڵێنێک بوو بۆ خەڵکی کەرکووکماندا بوو. بوونی من لە ناو لستەکە و لەگەڵ کاندیدەکانی دیکە تەنها یەک ئامانجمان نەبوو لستێکی بەقووەت و وەژۆرترین خەڵک بنێرین بۆ بەغدا بۆی ببنە هۆکاری پشتیوانیکردن لە حکوومەتی ئێستای کەرکووک. و من بڕوان بۆ برادرانە هەیە، چی لە برادرانی پارتی بێت، چی لە برادرانی لستەکانی دیکەش بێت، پشتگیری لە حکوومەتی کەرکووکەکەن لە پەرلەمانی عێراق. خۆ دیژێم حکوومەتە ناوەستنەوە لەوە دڵنیام.